ئایا ئاگاداری بۆ یەکەم جار فیلمێکی ترسناکی کوردی نمایش ئەکرێت؟ ئایا ناوی چییە و چیرۆکەکەی باس لە چی دەکات لە کورتەکلاکێتی؟ ئەم جارە پێتان دەناسێنین. من میر عومەرم، با دەست پێ بکەین. فیلمی کفن کە لە ڕووداوێکی ڕاستیەوانێ وەرگیراوە بە شێوەیەکی گشتی چیرۆکی فیلمەکە باس لە کاریگەری شەڕانگێزی سحر و جادو و جنۆگەکان دەکات لەسەر خێزانێکی کوردی. فیلمەکە لە دەرهێنانی سروشت عەبەڕەشە و پاڵەوانێتی نزار سەلامی و چریکە عەبەڕەش لە 22 هەشت لە سینەماکانی هەرێمی کوردستان و عێراق نمایش ئەکرێت و ئەمە بۆ یەکەم جارە فیلمێکی کوردی ترسناکی لەم جۆرە ببینین بە تایبەتی لە ڕووی کوالێتی و گرافیکەوە. ئایا تۆ ئاگاداری فیلمی کفنی و یەکەم ترایلەری فیلمەکەشت بینی یاخود نا و ئایا لە کاتی نمایشکردنی بینەری دەبیت؟ لە کۆمنتا بۆمان بنووسن، بەڵام لە یاد نەکەن لایکیان بڕگێ بکەن و لای هاوڕەکانیشتان شێریکەن و فۆلۆی هەژماریش لە یاد دەکەن. من میر عومەرم لە کورتەکلاکێتەوە. سەلام عەلەیکوم.